بەناوی خوای گەورە و میێرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە لە ڕۆژێکی نوێ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادبینەوە هیوادارین کە بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز تا کاتژمێر 11 لەگەڵتان دەبێت. بەڵێ سڵاو بۆ شەیدا بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ڕۆژێکی نوێتان پیرۆز بێ تەمەنای ڕۆژێکی پڕ لە بەختەوەری و ئاسوودەیی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەخوازیین. تەوەری سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ بریتە لە باسکردن لە ڕۆژی جیهانی نەخۆشی ئۆتیزم کە هەوڵەدەین ئەمڕۆ بە میوانە جیاوازەکانمان لە ڕێی پەیامێرانیشمانەوە تیشکێک بخینە سەر ئەو کار و چالاکیانەی کە لەبارەی ڕۆژی جیهانی ئۆتیزم بەتایبەت لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بەڕێوە دەچن. بەڵێ بەڕێزان پێشەوەی بچیتە ناو بابەت و بڕگەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ سەرەتاش سەرنجتان بۆ پێشبینی کەشوهەوای ئەمڕۆی شارەکانی هەرێمی کوردستان ڕادەکێشین کە بەرترین پلەی گەرما ئەمڕۆ لە شاری هەولێر 15 پلە دەبێت و هەروەها نزمترین پلەش 10 پلە دەبێت. پێشبینی بارانبارینیش 22 تا 30 میلم دەبێت. لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 13 دەبێت و نزمترین پلەش 7 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین 15 تا 25 میلیم دەبێت. لە شاری دهۆک بەرزترین پلەی گەرما 15 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین 12 میلیم دەبێت. لە شاری کەرکووک بەرزترین پلەی گەرما 18 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین لە شاری کەرکووک 11 میلیم دەبێت. لە هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 14 پلە دەبێت و نزمترین پلەش 8 پلە دەبێت و پێشبینی بارانبارینیش 12 میلیم دەبێت. لە شاری ڕانیا بەرزترین پلەی گەرما 15 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین لەو شارەدا 25 میلیم دەبێت. لا گەرمیان بەرزترین پلە 18 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین 6 میلیم دەبێت. بەڕێزان وەک ئاماژەمان پێکرد تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ بریتە لە باسکردن لەو کار و چالاکی و زانیاریانەی کە تایبەتن بە ڕۆژی جیهانی و نەخۆشی ئۆتیزم و زیاتر لە کوردستان بزانین ئەمڕۆ چیە گوزارێ بۆ مەبەستە هاوکارانمان راپۆرتێکی تایبەتیان بە نەخۆشی ئۆتیزم ئامادەکردو پێکەوە بینەر و بیسەری ئەو راپۆرتە دەبین و پاشتر دێنەوە لە من ئێستا لە سنتەری ئۆتیزمی سلێمانی دەمەوێت لەم راپۆرتەدا معانەت و گرفتی بەخێوکەرێکی ئۆتیزمتان بۆ بگوازینەوە کە دەرخەری ئەوەیە کە یەک ڕۆژ بۆ یادکردنەوەی نەخۆشی ئۆتیزم بەس نییە. لەم راپۆرتەدا لەگەڵم بن. ئەزیەتانێن چۆنە بەلاتان لە ناڕەحەتانەکەن ئەتوان لەگەڵیانە تەحامل بکەن؟ سەبەنم لە مناڵێکی ئەوە کە دانانیشێت چی چۆن تەحامل لەگەڵ چۆن ئەتوانیت دەنگێن؟ خۆی لە ئەوەڵەوە مناڵێکی فەقیر و بێدەنگ بوو بەڵام دوایی وردە وردە هەموو مناڵە لە تەمەنێکە گڕوگاڵی هەیەدای و بابەی هەیە داوای مەمەکە ئاو بەس ئەو شتانی نەبوو ئیتر بەوەیە هەستم کرد
کە ئەم مناڵە حاڵەتێکی هەیە ئیتر بیست بووم کە دکتۆر هەیە دائەنیشێ مناڵانە ئەبینێتەوە ئەو مناڵانی کە ئەو حاڵەتیان هەیە ئیتر کە بردمە لای دکتۆر وتی ئەم مناڵە بیرکۆڵە دوای ئەوە تەشخیصیان کردوتیان ئۆتیزمە حاڵەتەکەشی لە 100%. واللهی ئەوە 2 ساڵ 3 ساڵە وازم لە عیلاج هێناوە ئەوی ڕاستی بێت چکە پێم وابێ ئەڵەن ئەو عیلاجانی کە بۆ هێورکردنەوەی ئەم مناڵە بەکاریهێنی خانەکانی مێشکی ئەکوژێ فێری شت نابێ. ئێستا وازم لە عیلاج هێناوە خەوی زۆر خەوی کەم بۆ نمونە ئەگەر برسی بێت جاری وا هەیە ئەگەر حەزی لە چێشت بێ خۆی چێ مەنجەڵە چێشتەکە هێنێ ئەڵێ بۆم گەرم کەرەوە ئەگەر حەزیشی لە چێشت نەبێشتی تر هەیە مرەبا هەیە هەنگوین هەیە بۆ خۆی ئەیهێنێ لەگەڵ پێویست ناکە بە من ناڵێ خۆی هێنە مەنجەڵی نانەکەش هێنێ ئەزانێ شوێنەکانیان لەکوێ ئەی هێنێ دایێنێ و بە خۆی دەستەکە بە خواردنی. من لە 2014 هاتوچێ سنتەرەکانی پێیەکەم و کاتە و سنتەرێکی ئێستا لە ڕاپەڕینە لە جادەی مەولەوی بوو کازیویان پێوت لەو سنتەرە بوو هەفتەی جارێک ئەمبەر مامۆستا ڕاهێنانی پێکرد بە زۆر کاتە حاڵەتەکەی زۆر قورستر بوو لە ئێستا تەنانەت پەلاماری ملی مامۆستاکەی یا چی لە ملیا بۆە ئەی پچڕان ملوان کەوشت چنگی لێ ئەیە دواتری سنتەرەکە گوێزرایەوە بۆ ڕاپەڕین هەفتەی جارێک ئەمبەر جەلسەی هەبوو ئەیان بینی بەڵام چکە بەردەوام نەبوو هیچ ئیسفادەیەکی ئۆتۆم لێ ناکرد بەڵام هیوادارم ئەم سنتەرەی کە ئێستا کراوەم سنتەرە حکومی کە لە کارێزەوشکە مانگوێک بۆ مانگ و نیوێگە بێ لەوێ وەرگیراوە هەست ئەەکەم تۆزە هێورترە لە جاران یعنی باشترە جاران نەمەتوانی بی بەمە مارکێتێک نەمەتوانی 2 دقە لە بەردرگا ینی بۆ نمونەخۆ حافیزی لە میوانێ بکەم یا ڕای ئەکریا شتێکی ئێستا هەستەکەم باشترە بەس ئەگەر بەردەوام نەبێت ئەویش ئیسفادەیەکی ئەو تۆی لێ ناکرد بەلاشیان نایە. لەو هەموو مناڵە 7 مناڵ موچەی هەیە ئەوەکانی تر هیچی موچیان نیە کە بۆشیان کراوە ینی کە بڵێ گویان نابێت نیابووی نەکراوە هەتا ڕۆشتوشە بۆ هەولێ لە وەزارەتی داراییە هەتا ئێستا 2019 هەتا ئێستا نەگەڕاوەتەوە زۆربەی کا دەبێتە دوکانێکەوە یا بۆ شوێنێگە ڕۆی زۆر ڕەخنۆک لە ئیمانیەتە سەر کە ئەم مناڵە بۆ ئاوایە هەتا ئێستا زۆربەی خەڵک هەر نازانێ ئۆتیزم چی ئەوەی کە بزانێ ڕەنگە چکە بەلایەوە گرنگ نەبێ ئەگەر بۆ خۆی نەیبێت گوێی نایەتی لەوانەیە بەرگوێی کەوت بێ بەرگوێی نەکەوت بێ هەر ئەوەنە ئەزانێ ئۆتیزم هەیە ئیتر نازانێ حاڵەتەکەی چۆنە بێت تعاملی لەگەڵ بکەی من لێرەوە داوا لە هەموو ڕاگەیاندنەکانەکەم کە زیاتر لەسەر ئۆتیزم قسە بکەن بۆی کە خەڵکی زیاتر هۆشیار بێت. ئەگەرچی تەنها ڕۆژێک دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی ئۆتیزم بەڵام سایە ئەومان پێ دەڵێت کە پێویستە هەموو تاکەکانی کۆمەلگا کاتەکانی خۆیان تەرخان بکەن بۆ هۆشیاریان لا نەخۆشی ئۆتیزم. شەیدا ئەڵڵا کەرەم تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمان. ئۆتیزم نەخۆشیێکی ئاڵۆزی مێشکە و زیاتر لە چەند ساڵی سەرەتای تەمەنی مرۆڤ دەرەکەوێت. توانای ڕەفتار و کردداری دروستیان نییە و زۆر جار دەوترێت هەستیان بۆ خۆشی و ناخۆشیەکان نییە. بە بۆچوونی پزیشکەکان ئەو منداڵانەی لا قۆناغی سەرەتای توشبوونیاندا دەستنیشان دەکرێن و چارەسەر وەردەگرن زیاتر مێشکیان گەشە دەکات و هەڵسوکەوت و پەیوەندیەکانیان باشتر دەبێت. ئۆتیزم نەخۆشیێکی بڵاو و ئاڵۆزە و نیشانەکانی لا کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێت. بە جۆرێک 2 کەسی توشبوو بە ئۆتیزم نیشانەکانی لە یەکتر ناچن. هەندێک لا پزیشکان باوەڕیان وایە چارەسەری یەکجاری بۆ نەخۆشی ئۆتیزم نییە بەڵام دەکرێت لە ڕێگەی کارکردن گەشە بە گفتار و ڕەفتاری بدرێت وەک ڕاهێنان بە جۆرێک خۆیان توانای خواردن و خۆپاکردنەوەیان هەبێت وەک ئەوەی لا زۆرێک لا سەنتەرەکان دەکرێت. هۆکاری سەرەکی بۆ توشبوون بە نەخۆشی ئۆتیزم دیار نییە
بەڵام هۆکاری بۆ ماوەیی بەرپرسن لە گواستنەوەی ئەو نەخۆشیە و لەگەڵ هۆکارە ژینگەیەکان وەک بەرکەوتن بە ڤایرۆس و مادە ژەهراویەکان لە ماوەی دووگیانی دایکدا. بینەرانی عزیز بۆ قسەکردنی زیاتر لەسەر نەخۆشی ئۆتیزم بە تایبەتی ڕۆڵی ڕێکخرا و سەنتەرەکانی تایبەت بە ئۆتیزم میوانداری زۆر بەڕێز ئەسۆکار بەهادین بەرپرسی ڕاگەاندنی ڕێکخراوی خۆبەخشی دەنگی ئۆتیزممان کردووە. خاتوو سۆکار زۆر بەخێربێی زۆر بەخێربی. دەمانێت سەرەتا پرسین زانی ڕۆڵی ڕێکخراوەکان لە کەمکردنەوەی گرفتی نەخۆشانی ئۆتیزم چۆن؟ سەرەتا بنای خی گەورە میهرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. ڕێکخراوەکان ئەو ڕۆڵێکە هەیەە لە کەمکردنەوەی ئەم حاڵەتەیە وەک نەهێشتن ناتوانن نەهێڵن بەڵکو ئەتوانن کەمی بکەنەوە لە ڕێگەی ڕاهێنان پێکردن بە مناڵەکان و هۆشیاری خێزانەکانیش بەجددی زۆر لاوازە بۆیە پێویستە سیمیناری تایبەتیان بۆ ڕێکخرێت هۆشیارکردنەوەی خێزانەکان گرنگترین بەشی بابەتەکەیە بۆیە کردنی سیمینار بۆ خێزانەکان پاشان ڕاهێنانکردن بە مناڵەکان ئەو دوشتی زۆر گرنگکە نێوان ڕێکخراوەکان ئیشی لەسەرەکەن بۆ دە ڕاهێنانکردنی ماڵەکانیشە بەکاری ئەهێنن. لە راپۆرتەکەدا هەوڵ و تەقەلای ئەو دایکەمان بینی لەگەڵ منداڵەکەیدا بۆ خواردن و بۆ دەستگرتن و بۆ کۆمەڵێشتی دیکە وەکوڵی ئەم جەناب باس لەوەکە کە ڕاهێنان زۆر گرنگە لە گۆڕینی هەڵسوکەوت و ڕەفتاریان بەرەو باشبردننی ئەو نەخۆشە. بەڵام لەو راپۆرتەدا بینیمان کە ئەو منداڵە وەکۆڵێ بە هیچ جۆرێ مل بۆ داواکاری ویست و وەکۆڵێ سوودبینین دایکەکە مل نادا بۆ نمونە. ئەو ڕاهێنانە چۆن چۆنیە و گرنگی ئەو ڕاهێنانە لەکوێدایە؟ ئەو ڕاهێنانانە ئەو دایکەیە کە باسی کرد ئێستا باسی حاڵی مناڵەکەی کرد ئۆتیزم ڕێژەی هەیە و جگە لەوەش ڕاهێنانی تایبەت بەخۆی هەیە. هەموو مناڵێکی ئۆتیزم ئەو جوڵە و زۆری و واتە بەردەوام گوێ ناگرێت بۆ دایکی یا باوکی یان گوێ بۆ ڕاهێنانەکان ناگرێت جوڵەی هەیە و بۆ ئەوەی کە فێری ڕاهێنانێکی دیاریکراوی بکەی پێویستی بە دووبارەکردنەوە هەیە و ماوەیەکی زۆر ئەخایەنێت واتە تۆ گەرتێ بۆ نمونە فێری خواردنی یا گرتنی کەوچکێکی بکەی ڕەنگە ساڵێکی پێ بچێت چکەونە ئاسانی بۆ مناڵێکی ئۆتیزم. گرنگترینشت لە ڕاهێنانەکانە ئەوەیە کە زۆر دووباری بکاتەوە تا ئەو شتە تا ئەو ئیشا لە مناڵی بە شتێکی ڕۆتینی واتە مناڵ ناتوانێت تۆ ئەگەر بتێ بە هەفتەیە یا بتێ بە مانگێک ئەمە ماوەی کەمە بتێ مناڵ لەسەر شتێک ڕاهێنان پێ بکەیت بەڵکو پێویستە بەدایانی کەمەوە تۆ سەبر و ئارامگیری هەبێت لەبەری ڕەنگە ئەو مناڵە پێویستی بە ساڵێک بە پێویستی بە 2 ساڵ بێ تا لەگەڵ شتێکا ڕایەت کە بیکات فێر بە بیکات. زۆر باشە کەڕە هەد لەسەر ئەو شتە دواتر ئەگەر بەشداری نەکات لەو سنتەرانەیە ئەو مناڵە ناچێتەوە سەردۆخەکەی جارانی خۆی ینی واز لەو ئەگەر ئەو ڕاهێنانانە پێ نەکرێت وەکو جاری پێشووی لە نایەتەوە. گرنگترین شت لە ڕاهێنانەکانە بەردەوام بوونێتی ئەگەر ببرێتە سنتەرەکان زۆر باشترە چونکە لە سنتەرەکان ڕاهێنانی پێویست بە دایک و باوکان ئەدرێکە چۆن مامەڵ لەگەڵ مناڵە ئۆتیزمەکەیان نابکەن. بەڵام ئەگەر نەبرێ بۆ ئەوانش ئەگەر خێزان بخۆی هەوڵی باشی لەگەڵا بات خۆی عادەتەن ئەو شتەکە مناڵ فێر بێکەوچک برێ بۆ خۆی نامخوا بەردەوام دووباری ئەکاتە بوونە ئەو نمونێکی بەسیتە. بەڵام یعنی ئەگەر لەوێش بێتە دەرەوانێ بەڵام ماڵەوە هاوکاری بکەن ئەو مناڵە ئەتوانێت بەردەوام بە لەسەر ئەو شتە و بیری ناچێتەوە کە بیرچوونەوە چکە ئەو شتێکی ڕۆتینی ڕۆژانە خواردن ئەخوات بڵین بوردە ئیش هەیە ئەیکات ئەوە نابیری ناچێتەوانێ. بە حکمی بۆ منە دووری ئەو خێزانە لە سنتەرەکانی ئۆتیزم ئایا لە لادێ بێ یان بەهۆی کەم دەرامەتی خۆیان بێ نەتوانن منداڵەکەیان بێن ئەو ڕاهێنانانەی کە سنتەرەکان و ڕێکخراوەکان ئەنجامێنە بۆ نەخۆشانی ئۆتیزم کامەیە ئەو هۆشیاریە ڕاهێنانی کە پێویستە دایک و باوک تاکەکانی خێزان هەیان بێ بەرامبەر هەر نەخۆشیێکی ئۆتیزمی نێو خێزانەکەی خۆیان. گرنگترین شت لە خێزانەکانە خۆی وەکو باسی کرد لە دەرەوەی شار لەو شوێنانە ئێستا ئێمە ناو شارین لێرە هۆشیاری ڕەنگە باشتر بە بەڵام نەگەشتە بۆ ئاستەی کە بڵین بە پێی پێویستە بەڵام لە دەرەوەی شار زۆر لەلایانی ئۆتیزمەوە ڕەنگە زۆر دواکەوت بێتن ڕەنگە زۆر لەو شتیان نەکۆڵی بێتەوانە حاڵتێکی ویان زۆر لەبەردەستانە بێت بەڵام ئەوانەی ناو شار باشترن و مەبەستمەوەیە کەسێک نەتوانێت منداڵەکەی بێنێت ئایا بۆهۆی ئەوەی کە دەرامەتی نیە دوورە چۆن تۆ لێرەوە لە ڕێی کەناڵی ئێمە ڕێنماییەکی وای پێ دەبەخشی کە لە ماڵەوە خۆی بتوان ڕاهێنانەکان بە منداڵەکەی بکە. باشە ئێستا مناڵی ئۆتیزم هەر مناڵ عادەتەن ڕفتاری باش و خراپی هەیە ئەگەر تۆ کارکردن لەسەر خاڵە لاواز و بەهێزەکانی مناڵ ئەو خاڵانی کە هەیەی تایە باشە بڵین لە شتێکا باشە گوێگرتن تۆزانی لە شتێک چۆنی بە قسەی شیرین یا بە شتێکی باش کە بتوانانی مناڵەکەی سەرنجی پێڕاکێشی لە شتە وردەکانەوە بڕێ بۆ شتە قورسەکان نەک تۆ خێرا بچیتە سەر شتە قورسەکان بۆی ڕاهێنانی بە شتێکی قورس پێ بکەی لە شتە وردەکانەوە بڕوا وردە فێری ڕاهێنانکردنی بکات چکە بۆ شتە
چەمکی لە کاتی قسەکردن لەگەڵ مناڵە نابێ وشەی زۆر چڕوپڕ بەکار بهێنرێشتی سادە چکە مناڵی ئۆتیزم نە تەرکیزی هەیە نە بە زۆر لە شتەکان تێ ئەگات و جگە لەوەش خێزانەکان ئەبێ ئەوەنە هۆشیاریان هەبێ کە بزانن چۆن مامەڵە ئەکەن جگە لەوەش پێویستە توندوتیژی لەناو خێزانە نەبێت چونکە توندوتیژی لەناو خێزانێک کە مناڵی ئۆتیزمی هەبێ خۆی مناڵەکە لەو بارەیە کێشەی هەیە لەبەرەوەی خۆی دەنگەدەنگ دروست ئەکا جوڵەی زۆرە شڵەژانێکی هەیە بۆ خۆی لە ناخی خۆیان لە ناوی خۆیان ئەگەر لەناو خێزانێکی توندوتیژی شابێت ئەوە لەسەر مناڵەکە زیاتر ئەکەوێت تووشی گرژی ناڕەحەتی ئەکات زۆر باشە وەک دەزانین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئۆتیزمە ئێوە کوڕە خراوەکەتان چ چالاکیەکتان ئامادە کردووە ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان لەگەڵ سنتەرەکەی کارێزەوشک سنتەرێکی عەبدوڕەحمان و لەگەڵ کاک عومەر گوڵپی بەرپرسی کاروباری کۆمەڵایەتی و بە هاوکاری سنتەری ڕێکخراوی شین خات و ئاشنا بە هەماهەنگی ئەم لایەنانە هەستاین بەکردنەوەی یادی ئۆتیزم لەوێ پرۆژەرمان هەیە دابشی ئەەکەین بەسەر خێزانەکانە بەسەر لە دەرەوەی ئەو یادش کە ئەو بۆنێ ئەەکەین پرۆژە لەناو خەڵکا بڵاو ئەەکەینەوانێ بۆی کە ئاشناییەکی بەرچاو لەبارەی چەمکی ئۆتیزم بڵاو بکەینەوە. زۆر باشە زۆر جار لە کەلتور و کۆمەڵگەی ئێمەدا لە نێو خێزانەکاندا جیاکاریەکی بەرچاو هەیە لە نێوان تاکەکانی خێزان بە تایبەت لە نێو مناڵاندا دایک و باوک زۆر جار کوڕیان خۆش دەوێت لەوە چێ کچ فەرامۆش بکەن چ جای بگاتەوەی کە منداڵە ساغەکەیان لەوە چێ زۆرتر خۆش دەوێ و جلوبەرگ و ئاڵوواڵایی دنیای بۆ فەرامێنن بەڵام لەوە چێ منداڵە نەخۆشیەکە بە تایبەت ئۆتیزم پشتگوێ ئەخرێ لەوە چێ جلوبەرگێکی جوانی نەبێت لەوە چێ بایەخێکی ئەوتۆی پێ نەدرێت ئەم جیاکاریە تا چەند زیاتر لەسەر دەرونی مناڵی ئۆتیزم یا تا چەند وای لێ دەکات بەرەو گۆشەگیربوون و قورسبوون و توندبوونی نەخۆشیەکەی هەنگاو بهاوێ مناڵی ئۆتیزم بۆ خۆی جۆرە گۆشەگیریکی تایە تێکەڵ بە مناڵانی تر نابێت و لە کاتی یاریکردنان لە حەز ناکە هیچ کەسە دەستکاری ئەو شتانە بکە کە ئەو ئەیکات واتە ئەو گۆشەگیری تایە بۆ خۆی و وەکو هەستکردن بە فەرق و جیاوازی مناڵی ئۆتیزم زۆر هەست بە شتەکان ناکات یعنی هەست و سۆز لەناوە بریندارە بێت یعنی ڕەنگە هەست بە جیاکاریەک بکات بەڵام زۆر لێ قوڵ نابێتەوە چونکە زۆر تەرکیزی نییە تەرکیزی لاوازە بەڵام لەلایەنی دەرەوانێ دیارەکە ئەو خێزانە پێویستە گرنگی زیاتری پێبن ئەگەر گرنگی زیاتر بۆ مناڵە نەدرێت لە ڕووی تەعاملکردن و ڕفتارکردنەوە ئەو مناڵە دووە ئەکەوێت ئەم فەرق و جیاوازی دایک و باوک پشتگوێ خستنی مناڵە ئۆتیزمەکەیان بۆ خۆیان کێشەیە لەبەرەوەی ئەو مناڵە تۆ بێت فێری بکەی بەعزە شتێکی سەرەتایی هەیە بیکە وەکو باسی کرد مناڵی ئۆتیزم ناتوانێت بۆ خۆی نان بخوات تا ڕانەهێنرێ ناتوانێت بەعزە شتێکی سەرەتایی ژیانی هەیە بیکە هەتا ڕانەهێنرێ ئەو زەری بۆ دایک و باوکە هەیە کە پشتگوێ بخەن یا کە جیاکاری دنیاوانیان بکەن. زۆر باشە لە راپۆرتەکەدا ئەو خانمە بەڕێزە کە منداڵەکەی تووشی نەخۆشی ئۆتیزم بۆڵێ زۆربەی خەڵک نازان ئۆتیزم چیە و ئەگەر بشزانن زۆر بۆیان گرنگ نییە منێک کەوا نەخۆم ئایلەکەم نەخۆشی ئۆتیزممان تێدا نییە و ناشزانین چیە چ پێویستەکایە بۆونە کامێ ئەو هۆشیاری و زانیاری کە من هەم پێویستە هەم بێ لەبارەی نەخۆشی ئۆتیزم و شێوازی تەعاملکردن لەگەڵ منداڵێکی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت. بەڵێ وایە زۆر دواکەوتوی هەیە لەلایەن لەباری چەمکی ئۆتیزمەوە چکە خەڵک بەدوای ناچێت هەتا حاڵەتێک بڵین دوور بێت لە خێزانێکا بوونی نەبێت ناچین بەدوایان ناگەڕین بەڵام بۆ ئەوەی کە تۆ ڕۆژێک حاڵەتێکی وایەتە بەردەمت یان ڕەنگە خێزانێک بێت ناو بنەماڵەکەی تۆ مناڵێکی ویان هەبێ ئەبێ ئەو نەهۆشیاریە و هەبێ کە بزانی ئۆتیزم چییە بۆ ئەو ئەبێت بگەڕێ بەدوای زانیاریە ئەبێت سێری ئەو شوێنانە پێکە ئەو مناڵانی تایە پێویستە ئێمە ئاگامان لەو چینانی کۆمەلگە بێکە و جۆرە نەخۆشیانی تایە چونکە ڕۆژێک یەت ڕەنگە بێتە سەر ڕێمان ئێمە نەزانین چۆن تەعاملی تیاکەین بۆیە پێویستە هەر تاکێک ئەو نەڕۆشنبیری هەبێت لەبارەی ئەو چەمکانی کە پێویستە یان نەژیانە ئەگەری هەیە ڕۆژە لە ڕۆژان بێتە بەردەمیت خۆی ئەو توانای هەبێت کە خۆی ڕۆشنبی بکات لەو لایەنەوانێ وایە چەمکی ئۆتیزم زۆر کەم بەربڵاوە ڕەنگە کەسی وا هەبێت تا ئێستا نەبیست بێت. زۆر باشە پێشتر باسمان لە لایەنی مادیان کرد بە شێوەیەکی گشتی بەڕای ئێوە تا چەند ناوەند و دەستگا حکومیەکان لە ئاستی لێپرسینەوەی نەخۆشانی ئۆتیزم بوون بەتایبەت لە ڕووی دابینکردنی گرفتە مادیەکانیانەوە. ئێمە خۆمان لە ڕێکخراوەکەی خۆمانە خێزانیە بۆ لامان ئەڵێت مناڵەکەم تا ئێستا مەسروفی ینی لەلایەنی مادیەوانە هیچ پشتگیری نەکراوین هەشە بۆی کراوە هەیە بۆی نەکراوە ینی جیاوازی هەیە تیانە وەکو یەک بۆیان ناکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر کەم بەدەمیانەوە ڕۆیشتون
و هاوکاری تەواویان پێشکەش نەکرا بەڵام ئێستا ئەم سنتەرێکە کراوەتەوانێ ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئەو مناڵانە لەوێ ستافی تایبەت بە ڕاهێنان پێکردنیان هەیە و ژمارەی زۆریش مناڵان وەرگن ئەمە شتێکی زۆر باشە بۆیان بەڵام لەلایەنی مادیەوانێ ئەمە زۆر کەم یارمەتی ئەو خێزانانە بۆ هەم مناڵەکانیشان درراوە. زۆر باشە سۆکەرخان کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی نەخۆشی ئۆتیزمە لە کوردستانە وەکۆی جەنابتان ئاگادارن و کارکردە و بوار لە بوارە کارەکەن کێشە و ئاریشە و گیرروگرفتەکانی نەخۆشانی ئۆتیزم چین کامانن ئەو کێشە و گیرروگرفتانی کە تا ئێستش نەخۆشی ئێمە منداڵی ئێمە کە تووشی نەخۆشی ئۆتیزمە بێ پێوە دەناڵێنە. وەکو باسم کرد ئەم سنتەرێکی ئێستا کراوەتەوە ژمارەیەک مناڵی لە خۆ گرتووە ئەمە باشە بەڵام تا ئێستا ئەوەی من ئاگادار بم نزیکەی هەشتا مناڵێکی وەرگرتووە بەڵام ئەوەنی ئێمە ئاگاداری نە لە ناو سلێمان نە لە دەرەوەی سلێمان و شارشاشەکانی تری ژمارەکە زۆر لەوە زیاترە ژماری مناڵانی ئۆتیزم بەردەوام لە زیادبوونی شایواتە تەنیا سنتەرێک ناتوانێت پێداویستەکانی ئەو مناڵە نەپڕ بکاتەوانێ پێویستە شوێنی تریان بۆ فراهەم بکرێت و بەدەمیانەوە بچن. زۆر باشە ئەو جەناب داماژت بەوە کرد کە نەخۆشی ئۆتیزم چارەسەری نییە ینی بۆ منە بەزەتوانی تەعامل و هەڵسوکەوتی ئەم منداڵە بگۆڕی جارێکی دیکە باس دەچینەوە ناو سنتەرەکان ئێوە بەچە ڕێگە چارەیەک چۆنی بۆ منە بە بەردەوامی ئەم مناڵە هەڵسوکەوتێکی وای بەرەو گۆڕانە بن کە بەرەو ژیانێکی باشتر بێ و لەو گۆشەگیری و هەڵە ئەنجامدانی کاروکردەوەی خۆی ڕزگاری بکەن. ئێمە لای خۆمان کە مناڵ لەگوەر ئەگرین لە ڕێکخراوەکەمانە سێری ئەو لایەنە باشە ئەکەین کە ئەو مناڵە تیای هەیە ڕاهێنانی پێکەین لەسەر ئەو شتێک کە پێویستە لەسەر شتە بەسیتەکانی ڕۆژانەی کە ئەتوانێت بۆ نمونە ڕاهێنانکردن لەسەر ئەو شتانەی کە ڕۆژانە ئەتوانێت بیکە کە ژیانی ڕۆژانەی پێوە بەڕێوە بەرێ بۆ نمونە ناخواردنە دەشۆردنە خۆگۆڕینە ئەم شتانە بۆ مناڵ گرنگە بۆ مناڵی ئۆتیزم بە تایبەتی ئەمە بۆ خێزانەکانیشان باشترە کار ئاسانیە بۆ ئەوانیش. مناڵی ئۆتیزم دەتوانێت بەهرەی نووسین و وێنە کێشان و کۆمەڵێشتی دیکە بەکارێنانی ئالەتەکانی مۆسیقا و ئەم شتانە دەتوانێت ئەمانە لە ژیانی خۆیان بەڕاهێنان پێی فێر بکرێت؟ بەڵێ بەڕاهێنان ئەتوانێت فێری ئەو شتانە بکرێت. کۆتا قسەی جەنابەت. کۆتا قسەی من هیوادارم کە یادکردنەوەی ئۆتیزم ئەم یادە تاکە ڕۆژ نەبێت کە خەڵکتیا بەدەم ئەم یادەوە بڕوات و گوێ بۆ بگرێت و بزانێت ئۆتیزم چییە بەڵکو بە بەردەوام هەوڵ بم لەم چەمکە تێ بگەنیان هەوڵ بن بزانن ئاشنای ئەم چەمکە بزانێت چۆن نیە و لایەنی کۆمەڵگە شەوانێ خێزانەکان گرفتێکیان هەیە لەبارەی ئۆتیزم و ئەویش ئەوەیە کە لەلایەن خەڵکی ترەوانێت تووشیتان و تەشەنە ئەبن ناتوان هاتوچۆ بکەن مەعاناتیان هەیە کۆمەڵگە بە چاوێکی ڕێزەوە سێری ئەو مناڵانە بکات سێری ئەو خێزانانە بکات هەرەوەن. زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونێت. بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچمە لای پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکانی کوردستان بزانین ئەمڕۆ لە هەرێمی کوردستان چ چالاکی و چ بۆنەیەکەیەکەوە پەیامنێرانمان بۆمان بگوازنەوە ئەگەر بزانم ئازادم لەگەڵە لە سۆران ئازاد سڵاوت لێبێ و سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش سڵاو لە جەنابیشت و ئەهلی سۆرانیش زانم لە شاری سۆران چی دەگوزەرێ و چی هەیەکەوە بۆ ئێمە و بینەرانی بگوازیتەوە. بەڵێ کاکریا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن من ئێستا لە گەڵی عەلیبەگم دیارە لە شەوی ڕابردووەوە لە لافاوێکی بەهێز گەڵی عەلیبەجی گربەوە لە کاتژمێر نۆی شەوە بڵێن لافاو لە ناوچەکە هاتبوو و لە ناحیەی خەلیفانیش ئاوچوو بوو بەشێک لە ماڵەکان و لێرە بۆم لە کاتژمێر هەشتی شەوە تاوە کاتژمێر دەی بەیانی ئەمڕۆ ڕێگاکە بە تەواوی گیرابوو هاتوچۆی نێوان سۆران هەولێر نەمابوو ئەم پردەیکەوا من ئێستا لێمە ئەم شوێنە چەند خولەکێک پێش ئێستا بە تەواوەتی پاکراوەتەوە و هاتوچۆ ئاسایی بۆتەوە بەپێی ئەو زانیاریانەی کەوا من لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران وەرم گرتووە ئەوان ئاماژەیان بەوەدا شەوی ڕابردوو لەم شوێنە 8 هاوڵاتی گیریان خواردبوو و 2 ئۆتۆمبیل کەوا لەم شوێنە بەهۆی ئەو ئاوە زۆرەی کەوا لە ناوچەکە
هاتبوو ڕێگاکان گیرا بوون ئەوان توانیویانە دوو لە ئۆتۆمبیلەکان کەوا گیریان خواردبوو ڕزگاریان بکەن و ئەو هاوڵاتیانەش کەوا ژمارەیان هەشت هاوڵاتی بووە لە نێو ئەم دوو ئۆتۆمبیلانە توانراوە ئەوانیش ڕزگار بکرن و ئاو لە ناوچەی شوێنی شەلال گەلی عەلیبەگەوە شوێنێکی گەشتیاریە ئاو چۆتە نێو چێشتخانە و سەرجەم ئەو ناوچە گەشتیاریانە لە ئێستاشدا تیمەکانی پاکردنەوە لە سەر ڕێگاکە هەر بەردەوامن لە پاکردنەوەی ڕێگاکە چونکە خۆڵ و بەردێکی زۆر هاتبوو سەر ڕێگاکە بەپێی پێشبینیەکانی کەش و هەواش ئەمڕۆ لە دەڤەرەکە لە سنووری قەزای سۆران بارانی بەلێزمە بەردەوام ئەبێتن بەپێی پێشبینیەکانی ئەوان کەوای مەزانیاریمان وەرگرتووە لە سەن کاژمێری داهاتوو مەترسی دووبارەبوونەوەی ئەم زۆرە لافاوەی شەوی ڕابردوو لە ناوچەکە بەدی ئەکرێتن جیاواز لە زەرەر و زیانەکانی لافا وەبوونی لافاوەوێ ئاماژە بەوەش بدەم کەوا دوێنێ دوو کەس بە بڕی 1 کیلۆ 9 گرام زۆری هێرۆین دەستگیر کراون کەوا بنکەی نەهێشتنی مادەهۆشبەرەکانی سۆران لە قەزای سۆران بڵاوی کردبوو کە دیارە ئەم هاوڵاتیانە هاوڵاتی دەرەوەی سۆران بوونە ویستویانە ئەم بڕا مادە هۆشبەرە بگوازنەوە بۆ شوێنی نیشتەجێبوونیان هەروەها لە 2 مانگی ڕابردوو لە سنووری قەزای سۆران 20 کەس لەسەر کڕین و فرۆشتن و بەکارهێنانی تریاک و حەشیش لەم سنوورە دەستگیر کراون بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکانی ئەمڕۆمان بوو. بەڵێ ئازاد جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ڕێگای نێوان هەولێر سۆران گیراوە بەهۆی ئەو شەپۆلی بارانبارینەوە هاوڵاتیان لەکوێوە بۆ منە هاتوچۆی سۆران و بە پێچوانەشەوە بۆ هەولێر دەکەنەوە. وەک ئاماژە پێدا لە شەوی ڕابردووەوە ڕێگاکە بە تەواوی گیرا بوو بەڵام لە ئێستادا لە کاتژمێردەی بەیانیەوە ڕێگاکە ئێستا ئاسایی بۆتەوە هاوڵاتیان دەتوانن هاتوچۆیان لە نێوان سۆران بۆ هەولێر بە شێوەیەکی ئاسایی لە ئێستادا بکەن. جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ڕێگاکە لە ئێستادا خەریکی پاکردنەوەی بەهۆی ئەو خۆڵ و خاشاک و بەردەی کاتۆتە سەر ڕێگەکە ئەمە پاژماوەی و وەکۆڵێ هاتووی دەم لافاوەکە یان بۆ منە داڕمان و وەرەزێنانی شاخەکانی ئەم لە ئەولای جادەکەی و ئەم ڕێگەی وا پیس کردووە. بەڵێ کاکۆیاز دیارە شەپۆلی بارانبارین و لافاو هاتنی ئاو زۆر بەهێزووە لە گەلی عەلیبەگ لە کاتێکا کە ئاوێکی زۆر بەرز ئەبێتەوە ئەمەش خۆڵ و بەردێکی زۆر لەگەڵ خۆی دەهێنێتن خۆڵ و بەردانەی کەوا ئێستا تیمەکانی شارەوانی پاچیان کردوتەوە هەمووی لەگەڵ ئاو لەگەڵ خۆی هێنابووە دیارە دارمانی چیاکان نەبووە لە هەندێک شوێنیش شوێن هەیە کەوا بەهۆی ئەم ساڵ بارانێکی زۆر باریوە وای کردووە کانیاوەکان بژێنەوە لە ڕۆخی جادەکان وای کردووە خۆڵێکی زۆر و قوڕێکی زۆر بێتە سەر جادەکان و لە ڕێگای هامڵتۆنیش لە ڕێگای نێوان سۆران چۆمانیش لەوێ شوێن هەیە جسر هەیە کەوا بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کەوا باری و بەشێک لە جسرەکان ڕۆیشتووە و مەترسی لە ئێستادا بۆ سەر ڕێگاکان هەیە. خەڵکی سۆران و ئەو ناوچەیە چ مەترسیەکیان هەیە بۆ منە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە کەژناسی تا هۆشیاری داوە کە بارانی بەخۆڕ هەر بەردەوام دەبارێ هاوڵاتیان چ مەترسیەکان هەیە بۆ منە مەترسی لافا و مەترسی تێکچوونی پردەکانە مەترسی چ مەترسیەکی تر هەڕەشە لە هاوڵاتیانەکە. بەڵێ دیارە ڕێگای ئەو زانیاریانی کە ئەمە لە کەشناسی زیاتر وەرمان گرتووە ئاماژە بەوە ئەدەن کەوا مەترسی دروستبوونی لافاو هەیە بە تایبەتی لە گەڵی عەلیبەگ. گەڵی عەلیبەگ شوێنێکە کەوا زۆربەی جار کە بارانێکی زۆر ئەبارێەوە بارانی بەلێزمە لافاو دروستە بێت مەترسی بۆ سەر ڕێگاکانی هاتسۆش دروستە بێتن بە حکمیەوەی ڕێگای گەڵی عەلیبەگ ڕێگایەکی بازرگانیە لە نێوان سۆران و پارێزگای هەولێر ڕێگایەکی بازرگانیە کەوا مەرزی حاجیۆمەران لەسەر ئەم ڕێگایە بەردەوام قەلەباڵغە ڕێگاکەوە هاتوچۆی زۆری لەسەرا بۆی لە کاتی دروستبوونی لافاودا ئەم ڕێگایە مەترسی زۆری بۆ سەرژیانی هاوڵاتیان دروست ئەبێتن بۆیە لە کاتی دروستبوونی لافاویان بارانی بەلێزمە پێویستە هاوڵاتیان لە ئەمڕۆدا ڕەچاوی ئەوە بکەن و خۆیان بپارێزن ئەگەر هاتوچۆکەیان گرنگ نەبێت لەم ڕێگایەدا هاتوچۆ نەکەن. زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد کە لە سۆرانەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.
بەڵێ بەڕێزان ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین. هۆنگ کۆنگ هەرێمێکی تایبەتی چینە و دوای شکستی چین لە جەنگی ئافیۆندا لە بەرامبەر بەریتانیادا لە ساڵی 1942دا ئەو هەرێمە ڕادستی چین کرا. دواتر و لایەکی تەموزی 1998 چین 235 دوورگە و لە نێوانیاندا دوورگەی هۆنگ کۆنگی بەکرێدا بە بەریتانیا بەپێی ڕێککەوتنی نێوانیان. هۆنگ کۆنگ تا ساڵانێکی درێژ لە ژێردەستی بەریتانیادا دەمێنێتەوە. بەپێی ڕێککەوتنی نێوان چین و بەریتانیا تا ساڵی 2047 هەرێمی هۆنگ کۆنگ با بەریتانیا بەکرێ درا و تەنها لە کاروبارەکانی دەرەوە و بەرگریدا سەر بە چینە و هەرێمەکە سیستمی یەک وڵات و دوو سیستەم پەیڕۆ دەکات و سربەخۆیی ئیداری پارێزراو دەبێت. نەشمانزانیوەکەوە وڵاتان خاکی خۆیان بەکرێ بدەن. بینەرانی بەڕێز پەیامنێرمان سامان فەتاح لە شاری هەڵەبجەی شەیدەوە لەگەڵمانە. سامان سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ سڵاوتان لەبێ کاک ڕێیاز، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. زۆر سپاس. بزانم چ چالاکی و بۆنەیەک هەیە لە شاری هەڵەبجەی شەیدی خۆشەویستەوە بۆمان بگوازیتەوە و ئێمە و بینەران وەکوڵێ لەو چالاکیە ئاگادار بکەیتەوە. بەڵێ کاکراز سلااوتان لێبێ دیارە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەمەوێ سەرەتا لە ڕێژەی بارانبارینەوە دەست پێ بکەم لە 24 کاتژمێری ڕابردوودا لە سنووری پارێزگای هەڵەبجە 24 میلیم بارانباریوە و ڕێژەی کۆی گشتی بارانبارین لەم ساڵیشدا 950 میلیم بارانباریوە کە نزیک بۆتەوە لەوەی کە ڕێژەی بارانبارین لە سنووری پارێزگای هەڵەبجە بگاتە 1000 میلیمتر. ئەمە ڕێژەی بارانباری من ئێستا لە بینای کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەم کە گروپی دادوەری جیهانی لقێکی لە هەڵەبجە کردوێتەوە باوکاری کۆمەڵی قوربانیانی کیمیاباران سکاڵا لەسەر ئەو کۆمپانیا و کەسایەتێ بیانیانت تۆمارەکەن کەوا لە ساڵی 1970 وە پێشتریش چەکی کیمیایان بەڕژێمی بەعس فرۆشتۆ و هەڵەبجەی بێ کیمیاباران کرد. وەک ئێستا دەبینێن لە پشتی منەوە ژمارەیەکی زۆر لە کەسوکاری شەیدانی کیمیابارانەکەی هەڵەبجە هاتوون لێرە سکاڵات تۆمارەکەن و لە ڕێگەی گروپی لقی هەڵەبجەی گروپی دادوەری جیهانیەوە ئەو کەسانە ئەو کەسە ئەوروپی ئەو کەسایەتە ناودارانی کەوا لە ڕابردوودا چەکیان فرۆشتۆ بەڕژەمی بەعس لێرەدا سکاڵیان لەسەر تۆمارەکەن و لە ڕێگەی گروپەوە لە دادگا قەرەبووی زیانە مادی و معنەویەکانیان لێوەرەگرنەوە. بەپێی زانیاریەکانی من لە ئێستادا تاکو ئێستا تۆمارکردنی ئەو سکاڵایە لەلایەن کەسوکاری سەربەرزی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە پشت بەستووە بە چه ئومێدێک بۆ لایەنی نێودەوڵەتی حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق وەکوڵێ دادگاکانی نێودەوڵەتی هیچ ئەمەل و ئومێدێکیان بە کەسوکاری سەربەرزی شەهیدان داوە کە لە بەرامبەر تۆمارکردنی ئەم سکاڵایەدا لە دژی ئەوانەی کە چەکی کیمیاییان بە حکوومەتی عێراقی فرۆشتووە کەوا قەرەبوویەکیان بۆ بکرێتەوە یان بۆ منە تاوانباران بە سزای خۆیان بگەێنرێ. تاکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە هیچ کات قەرەبوو نەکراونەوە کە سوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجە، بەڵام ئومێدیانەیە لەوەی کە لە ڕێگەی پڕکردنەوەی ئەم فۆرمەوە لە ڕێگای نووسینی سکاڵاوە بتوان ئەو کەسانە ڕاپێکی دادگا بکەن و قەرەبووی زیانە مادی و گیانەکانیان لێوەربگرنەوە. ئەوەی جێگەی دڵخۆشی کە سوکاری شەیدان و کیمیابارانی هەڵەبجەیە دوو جار دانیشتنی ئەم کەیسە ئەم بابەتە لە دادگای بەرایی هەڵەبجە بەڕێوە چوو، بەڵام دادوەر دانیشتەکانی دواخستەوە بۆ 27 و 27 سێش دواخراوە بۆ کاتێکی نادیار. ئەوەی کە جێگەی دڵخۆشیەوان تەنیا ئەوەیە کە بتوانن هیوایەک بە کەسوکاری قوربانیان بدەن کە بتوان ئەو تۆمەتبارانی کەوا تۆمەتبار بۆی کە چەکی کیمیایان فرۆشتەوە بە حکوومەتی بەعز ڕاپێکی دادگا بکرێن و قەرەبووی مادی و معنەویان لێوەربگرنەوە. من ئێستا ئەچمە لای کەسوکاری شەیدانی هەڵەبجەلەوەی کە بزان تا چەند ئومێدیانەیە لەوەی کە ئەم سکاڵایە تۆمارەکەن بەڕستانوەکو تانەیە لەوەی کە لە ڕێگەی ئەم سکاڵاوە تۆمەتباران ڕاپێکی دادگاکەن و توان قەرەبوویان لێوەربگرنەوە. وڵی من سەرەتا بەخێراتتانەکەم وەکو خۆم هیچ ئومێدێکم نییە بەمە چەندین جار بەڵێن دراوە من هیچ ئومێدێکم نییە وام لێ ئاتوە کورت هەچی بڵێ تا شتێن وەری نەگرێ و کاتە بڕای پێنا هیچ من زۆر ڕەشبینم
سێش قەرەبوویەک نەکراونەتەوە لەلایەن حکوومەتی هەرێم عێراق لەلایەن نێودەوڵەتیەکان حیچ قەرەبوویە نەکراوینەوە حیچ قەرەبوویەکمان وەرنەگرون کە باوکم شەهیدێکی نابارە حیچ قەرەبوویە نەکراوین ئەم ڕێگە چارەت پێ باش نییە لەوەی کە تۆمەتباران ڕاپێکی دادگا بکەن لەوەی کە دوو جار دانیشتنی ئەم بابەتە دانیشتنی دادگایکردنی ئەو کەسایەتی و کۆمپانیانە لە دادگای بەرای یاڵەبجە بەڕێوە چۆمە پێشاتێکی نوێ نییە پێشادێکی نوێ بەڵێ پێم باشە بەس تا چەند ڕێگیری ناکرێ تا چەند ئەچێتە سەر بۆیان کاک ڕاز سیوەک ساڵە دوای چیما بارانکردنەکە یاڵەبجا کە سوکاری شەهیدان بێبەش کراون لە ئەمتیازاتانی کەوا پێویستە کە سوکاری شەهیدان بیانگرێتەوە بەپێی زانیاریەکانی من کەیسی بە دادگایی گەیاندن و لێسەنەوەی قەرەبووی زانەمادی معنەوەکان لە دادگای بەرای یاڵەبجا دوو جار دانیشتنی بۆ کراوە بەڵام بۆی ئامادە نەبوونی و نوێنەری ئەو کەسایەت و کۆمپانیا دانیشتەکان دواخراوە بەپێ ئەو زانیارێنی کە من ئەمە ڕەنگە شێوازی دانیشتنەکە لە دادگای یاڵەبجە بگوازرێتەوە بۆ شێوازی دادگایکردنەکە لە ماوەی داهاتوودا لە دادگای بەرای یاڵەبجە بگوازرێتەوە بۆ دادگایەکی تریارێمی کوردستان بەڵێ منە گەڕێمەوە لایەوە بکەم لە کەسوکاری شەهیدانی چیمەبارانی یاڵەبجە لێرەدا سکاڵایان نووسیوە بۆ ئەوی کە بتوانن زیانەمادی و قەرەبۆکانیان وەربگرنەوە. بەڵێ سامان پێم خۆشە لەبارەی کەشوهەوا و هەر وەک لە سەرتاوە ماژەت پێکرد ڕێژەی بارانبارین بەڵام جە و هەوای هەڵەبجە ئێستا چۆنە و چ مەترسیەک بەرەو ڕووی خەڵکی هەڵەبجە بێتەوە و ڕێژەی بارانبارین کە جەنابەت ئاماژەت پێکرد چه زیانێکی لە هاوڵاتیان هەڵەبجەداوە ئەگەر هیچ زانیاریەکت لابێ. لەبارەی کەشوهەوای ئێستاوە لە ئێستادا بارانبارینە جەوی یاڵەبجە بەپێی ئەو زانیارانشی کە لە لای من هەیە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئامادەکاری تەواویان کردو بۆ ئەوی کە ڕێگر بن لە دروستبوونی لافاو و ئەگەرچی لە شەپۆلی بارانبارینەکانی پێشووترا چەند ماڵێک لە سنووری پارێزگای یاڵەبجە ئاو چۆ ماڵەکانیان بەڵام خۆشبەختانە زیانی گیانی تاکو ئێستا بۆی بارانبارینەوە نەبووە. هەموو ئامادەکاریە کراوەوە سەری مەنۆڵەکان هەڵدراونەتەوە لەلایەن سەرۆکاتی شارەوانی و بۆ ئەوی کە هیچ جۆرە لافاوێک دروست نەبێت بەڵام نەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح کە لە شاری هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاری و بەخشینی پەیامەکەت. دەچمە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە. کاک جەلال سڵاوی خوارد لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ کاک ڕیاز سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. هەرچەند نازان من دەنگی مۆزیکێکی زۆر لە جۆما هەیە دەنگی ئەوە بە باشی نابیستم برام. زۆر باشە ئینشەڵا ئێستا چارەسەر دەبێت دێمە لای بزانم لە چەمچەماڵ چی دەگوزێرێ و چ شتێکەیەکەوە بیگوازیتەوە بۆ ئێمە بۆ بینەران. بەڵێ من ئەمەوێ بە چەند چالاکیەک دەست پێ بکەم کە ئەمڕۆ دیارە لە سەنتەری قەزای چەمچەماڵ بەڕێوە دەچێت. دیارە وەک ئاشکرایە لای جەنابتان و لای بینەران و بیسەرانی شەمڕۆ ڕۆژی جیهانی ئۆتیزمە و دیارە کۆلێژی پەروەردە و زمان لە زانکۆی چەرموو هەفتەیەکی چالاکی بۆ نێوە بەڕێوە دەبات کە ئەمڕۆ دەستپێکی چالاکیەکانیان دەبێت. من ئەمەوێ بەوە دەست پێ بکەم کە ئەمڕۆ وەک ئاماژەم پێکرد کۆلێژی پەروەردە و زمان لە زانکۆی چەرموو چەند چالاکیەک بۆ نێوە بەڕێوە ئەبات. دیارە بڕیارە چالاکیەکان لە کاتژمێر دەبڕێەوە بچن لە زانکۆی چەرموو و لە کاتژمێردا بە هۆنراوەیەک دەست پێ ئەکات دیارە لەسەر ئۆتیزم کاتژمێر 10 خولەک تا 10 خولەک پێشەشکردنی وتاری سەرۆکی زانکۆ و ڕاگری کۆلێژ و سەرۆکی بەشی پەروەردەی تایبەت کاتژمێر 10 خولەک تا 40 خولەک پیشاندانی کوردەفیدویەک لەسەر خێزانی ئۆتیزم و کاتژمێر 40 خولەک تا 11 تەواو پێشەشکردنی سیمینارێک بە ناونیشانی ڕۆژی ژیانی ئۆتیزم کە لەلایەن مامۆستا دینا عەباس نیعمەت ماستەر لە پەروەردەی تایبەت پێشکەش ئەکرێ ئەو سیمینارە. کاتژمێر 11 تەواو بۆ 11 و 15 خولەک پێشکەشکردنی وتارێک بە ناونیشانی ناڵە و گرفتەکانی خێزانی ئۆتیزم لەلایەن دکتۆر توانا مامۆستای بەشی زمانی ئینگلیزی و کاتژمێر 11 و 15 خولەک تا 11 و 20 خولەک پیشاندانی ڤیدیۆیەک لەسەر نیشانەکانی ئۆتیزم و دیارە کاتژمێر 11 و 20 خولەک تا 11 و 40 خولەکەوەی بێمە وتراوە ڕێستێک ئەدرێ بۆ کەسانی کە بەشدارن لە چالاکیەکەیە. دواتر
هەر ئەمڕۆ کە ڕۆژی یەکەمی ئەو چالاکیانەیە لە کاتژمێر 11:40 خولەک بۆ 12:40 خولەک پێشەشکردنی سیمینارێک بە ناونیشانی بانەوەکانمان ڕزگار بکەین. دیارە ئەم چالاکیانە ئەمڕۆ لە هۆڵی کتێبخانە لە نهۆمی دووەم لە زانکۆی چەرموو کە بە بناری مەقان ناسراوە بەڕێوە ئەچێت و وەک ئاشکران پێکرد ئەمە هەفتەیەکی چالاکیەوە. دیارە ڕۆژی دووەمی چالاکیەکانیان 2 سبەی دەبێەوە تا 4 چواروا تا سبەی ڕێستێک وەرەگرن. دیارە 2 سبەی هەر ئەو چالاکیانە بەڕێوە ئەچن کە ئەو چالاکیانی لە 2 سبەی شاواتا لە 4 و ڕۆژی پێنجشەم بەڕێوە ئەچن پێشەشکردنی سیمینارێک بە ناونیشانی بانەوەکانمان ڕزگار بکەین لە ڕۆژی پێنجشەممە واتا بەرواری 4 چوارۆک ئاماژەم پێکرد. ئەوە لە هۆڵی شاکر فەتاح دەبێ لە بەرامبەر قایمقامیەتی قەزای چەمچەماڵ و کاتژمێر 9 سەر لە بەیانی دیارە ئەو سیمینارە بۆ بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان و ژمارەیەک لە مامۆسایانی ئاینیش لەو سیمینارەی ڕۆژی پێنجشەم ئامادە بن و داوایان لێ ئەکرێ لە ڕۆژی هەینی لە وتارەکانیان ئاماژە بەوە بکەن کە هەڵمەتێکی هۆشیاری ئۆتیزم بە نوێژ خوێنان و بە ئامادەبوانی مزگەوتەکان پێشکەش بکەن. جەلال هۆکارچیەکە زانکۆی چەرموو هەستاوە بە سازانی ئەو سیمینار و چالاکیەی بۆ هۆشیاریدان و بەخشینی زانیاری لەبارەی نەخۆشی ئۆتیزم. مەبەستمەوەیە زانکۆ کە بوارێکی بەخشینی زانست و معریفە و ئەوەیە چه پەیوەندیەک هەیە کە باز لە نەخۆشی ئۆتیزمەکە و هۆکارەکەی بۆ چیەگەرێتەوە کامە بێگومان یەکێکە لە ئەرکە زۆر باشەکان کەوا لە قۆناغەکانی خوێندنیشدا هۆشیاری و ڕێنمایی دروست دەبێت لەبارەی نەخۆشیەکان بەگشتی و نەخۆشی ئۆتیزم بە تایبەتی. بەڵێ کاک ڕیاز دیارە لە سنتەری قەزای چەمچەماڵ سنتەرێکی تایبەت نییە بە نەخۆشانی ئۆتیزم هەر بۆیە زانکۆ هەستاوە بەو ئەرکا وەک من لە خوێندنەوەی چالاکیەکانە ئاماژەم پێکرد ئەو کەسانەی کە سیمینارەکان یاخود بابەتەکان پیشانەدەن هەمووی کەسانی پسپۆڕن و مختصن لە بوارەکەیەوە تا لە بواری ئۆتیزما وەک ئاماژەشم پێکرد بەهۆی نەبوونی سنتەرێکی تایبەت بەو بوارە بۆیە زانکۆ بەو ئەرکە هەستاوە. ئەگەر من کات و دەرفەتم هەبێ ئاماژە بە چالاکیەکانی تر ئەەکەم. دیارە هەر ئەمڕۆ کاتژمێر 10:30 و لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ لەلایەن چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیەوە هەڵمەتێکی هۆشیاری مادەی هۆشبەر ئەنجام ئەدرێت کە بە وتەی خۆیان ئەو هەڵمەتیش ماوەی هەفتەیەک بەردەوام ئەبێ. دیارە هەڵمەتەکە ئەچنە بازار و شوێنە گشتیەکان و ناوەندەکانی خوێندن و ئەو کافتریا و شوێنانی کە گەنجانی لۆکۆ ئەبێتەوە بە تایبەت. دیارە بەداخەوە کاک ڕیاز من ئەمێ ئاماژە بۆ بکەم بە جۆرەی و ئامارانی کە ئێمە لەم ساڵاوە تا لە سێمانگی ئەم ساڵە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی کە لە قەزای چەمچەماڵە وەرمانگردووە بەداخەوە هەم بەکارهێنان هەم بازرگانی زۆر بە کورتێژەکە بەڕێوەبەری چەمچەماڵ هەم لە سەنتەری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بۆیە لە ڕابردوودا پێم خۆشە بە کورتە باسێکی کەشوهای چەمچەماڵم بۆ بکەیت و ڕێژەی بارانبارین ئەگەر لات بێ و پێشبینیەکانی کەژناسی و ئەو مەترسیانەی کە لەسەر خەڵکی چەمچەماڵ ئاماژەیەک بە کەشوهەوا بکەم. بەڵێ بەڵێ دیارە بە جۆرەی ئەو ئامارانی کە من ئەمڕۆوەرم گردووە لە فەرمانگەی کەشناسی چەمچەماڵ کە کاتژمێر 9 سەر لەبەیانی ئەمڕۆ لێم وەرگرتوون تاکو ئەمڕۆ کە 2 چوارە 784.5 واتە 784.5 ملیم باران باریوە تاکو ئەم ئەوەک ئاماژەم پێکرد تاکو سەعات 9 دیارە پارساڵ تا ئەم کاتە 417.7 باران باریوە واتە تا ئەم بەروارە و دیارە جیاوازی ئەم ساڵ لەگەڵ پارە ئەم ساڵ 366.8 ملیم باران بارین زیاتر باریوە و لە ماوەی 24 ساعتی ڕابردووە 31.7 ملیم باران لە سنتەری قەزای چەمچەماڵ باریوە. ئەمە سەبارەت بە کەشوها لە ئێستەیشا وەک دیارە هەورێکی پڕە و بە جۆرەی ئەو پێشبینانی کە ئێمە وەرمانگرتووە لەسەر چاوە کەشناسیەکان ئەمڕۆ تا سبەی بارانبارینی ناوبەناو و بچڕ هەم لە سنتەری قەزاکە هەم لە ناحیەکانی دەوروبەری بەردەوام ئەبێ بە هیوای سەلامەتی ئینشاءڵڵا بۆ گشتلایەک. زۆر سپاس بۆ خوا کە دوو بەرامبەر باران باریەوە بەراورد بە ساڵی ڕابردوو سپاس بۆ جەلال جەباری پەیامدەرمان لە شاری چەمچەماڵەوە. زۆر سپاس. بەڵە بەڕێزان دەچینە لای زانیاریەکی دیکە بۆی بزانین کە کەی ڕێگە درا ئافرەت لە هەڵبژاردنەکاندا دەنگ بدات. نیوزیلەندا یەکەم وڵات بوو لە سەرانسەری جیهاندا بۆ یەکەمین جار ڕێگەیدا ئافرەت دەنگ بدات لە ساڵی 1893. یەکەم وڵاتی کیشوەری ئاسیا مەنگۆلیا بوو لە ساڵی 1924 ڕێگەیدا ئافرەت دەنگ بدات. یەکەم وڵاتی کیشوەری ئەمریکای باشوور ئیکوادۆر بوو لە ساڵی 1929 ڕێگەیدا ئافرەت بەشداری هەڵبژاردنەکان بکات و دەنگ بدات.
یەکەم وڵاتی کیشوەری ئەوروپا فینلەندا بوو لە ساڵی 1906 ڕێگەیدا ئافرەت دەنگ بدات و بەشداری هەڵبژاردنەکان بکات. بەریتانیا و ئەڵمانیا لە ساڵی 1970 و ئەمریکا لە ساڵی 1920 و سویسرا لە ساڵی 1970 ڕێگەیان داوە ئافرەت بەشداری هەڵبژاردنەکان بکات و دەنگ بدات. بەنسبەتی وڵاتە عەرەبیەکانەوە سووریا یەکەمین وڵاتی عەرەبی بوو ڕێگەیدا ئافرەت بەشداری هەڵبژاردنەکان بکات و دەنگ بدات، ئەویش لە ساڵی 1949 بوو. عمان لە ساڵی 1994 و قەتەر لە ساڵی 1999 بەحرێن لە ساڵی 2002 کوێت لە ساڵی 2005 و ئیماڕاتی عەرەبی لە ساڵی 2006 و دوایین وڵاتی عەرەبی و جیهانیش سعودیە بوو لە ساڵی 2015 ڕێگەیدا ئافرەت دەنگ بدات و بەشداری هەڵبژاردنەکان بکات. با منیش زانیاریەک زیاد بکەم، یەکەمین ئافرەتێک لە مێژووی وڵاتانی ئیسلامیە بۆ یەکەم جار بوویە سەرۆک وەزیران بێنەزیر بۆ تۆ بوو کە بوویە سەرۆک وەزیرانی وڵاتی پاکستان کە دەگوترێ ڕەبوڕەچەڵەکەکەشی کوردە و بە بنەماڵە گەڕێنەوە سەر خاکی پیرۆزی کوردستان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. ئومێ دەکەین بڕگە و ناوەڕۆکی بەرنمەکە جێ ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بوو بێ و سوودتان لە زانیاری و بڕگە و ناوەڕۆکی بەرنمەکەمان وەرگرت بێ. تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم، هەر شاد و سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.